ئەم کاتتان باش لە سەدوی کراوەی کوردستان 24 لە یەکەمین کۆنفرانسی ڕۆژی نزای نیشتیمانی کە بەدەست پێشخەری سەرۆک بارزانی لە شاری هەولێری پایتەخت بە بەشداری ژمارەی زۆر لە میوانانی بیانی کەسایەتی ئاینەکان سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت. ئەم کۆنفرانسە زیاتر ڕووی هەرێمی کوردستان لە ڕووی پێکەوە ژیانی ئاشتیانە دەخاتە ڕوو سەرجەم پێکاتەکان بەبێ جیاوازی لە یەک دەنگ و لە یەک شوێندا کۆ دەکاتەوە نزا بۆ هەرێمی کوردستان دەکەن. من بە دەرفەتم زانی لێرەدا میوانێکی بەڕێزم لەگەڵا لەسەر چەندین بابەت لەگەڵ بەڕێزیان قسە بکەم. دکتۆر حەمدی شنگالی جێگری کۆمپانیاکانی سۆمۆ کە لێرە لەگەڵمانە. زۆر بەخێر بێی. سەرەتا مەوێ سەبارەت بە ئەم کۆنفرانسە لە بەڕێزت بپرسم. یەکەمین جارێکە لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان کۆنفرانسی نیشتیمانی نزا بۆ کوردستان بەڕێوە دەچێت. ئەمە چۆن دەبینن؟ خۆی وەک کۆنگرە یەکەم جارە، بەڵام باوەڕ ناکەم وەک فکرە هەبووە. لە ئەوەلەوە پێکەوە ژیان لە کوردستان شتێکی زۆر زۆر مەوجودە و بەقوەتە. جەنابی سەرۆک مەسعود بارزانی دائیمەن ڕێنمایی ئەوە بوو کە ئێمە لەو ڕێگای بڕۆن، نەک ئەمڕۆ بەلکی لە نەوەتەکان. هەر حساب کە بیدایەت کە انتفاضە ڕوودا تقریبا دلیلێکی زۆر زۆر تأکیدی دەدەمێت کە ئێمە بەو تەسامحە ئیش دەکەین، دەمانتوانی خەڵکی بکوژن، خەڵکی تاڵانکەن، خەڵکی ئەوکەن کە بیدایەتی انتفاضە. ئەمن گەنج بووم ئەو وەختە، مع العلم ئەمن لە سجن بووم وەختی سەدام، یعنی معناتە حەق دەکەم هەبوو. بەڵام جەنابی سەرۆک وای لێ کرد کە بڵێن عەفە الله عەما سەلەف ببیتە شیعاری ئێمە. دەبینی ئێستا گەشتە چێن دەرێ. باشە، وەکو جەنابیش تاماژەت پێ کرد ئەم کۆنفرانسە لە کاتێکدا دەگیرێت کە بە یادەکانی ئەنفالدا تێدەپەڕین. ئەنفالی گەلی کوردستان 182,000 خەڵک کە لە 14 نیسانەوە دەستی پێکردووە تا ئێستاش کە ئیتر یادەکان هەر بەردەوامن. بەڵام هەرێمی کوردستان بۆتە شوێنی پێکەوە ژیانی ئاشتیانە بۆ سەرجەم ئەو گەلانەی کە لە دەستی زوڵم و زۆرداری هەڵاتون و پەنایان بۆ هەرێمی کوردستان هێناوە بە پێکاتەکانی شەو کە ئێستا لە هەرێمی کوردستان پۆست و پێگە و پلەی باڵایان هەیە. ئەم پەیامە بۆ جیهان و بۆ دەرەوە چۆن دەبینی؟ وەکی بەتون گوت شتێکی تازە نییە بۆ ئێمە، دەرگامان کرایە بۆ هەموو کەسێک. جەنابی سەرۆک بارزانی دووبارەی دەکەم ساڵی نەوەتەکان کە وشکاتی لە عێراقیدا حدودی کوردستانی کردەوە بۆ عەرەبەکان کە حیوانەکانی خۆیان بینە ئێرە و بارگرانیی زۆر گەورە بوو لەسەر ئەقلیمی کوردستان. بەڵام جەنابی سەرۆک بە دڵسافیەوە بە دڵخۆشیەوە وەک گوتی بە هەمویان احتیزانیان بکەن و یارمەتیان بدەین، چەکی زۆر زۆر باش بوو. ئەوە لایەکی دیکەش هەر شتێک کرایە لەسەر جیرانەکانمان، ئێمەدام دەرگەمان کرا بوو بۆ ئەوان و هاتنە ئێرە و ئێستاش ئێمە خەڵکی وەک بڵێ لە ماڵی خۆیان بەجێشتی و هاتنە ئێرە قبول ناکەم بگەڕێنەوە. لەبەر چێ؟ چونکو لەبەر ئەو تەسامحەیە و ئەو مەحەبەتەی ئەوی کوردستان دایەتە بە ئەوان. تەمەنا دەکەین هەموو کەس سەیری کوردستان بکە ببیتە میسالێک بۆ ئەوان. لە بیرم دێ 2003 لە خواردنێک ڕاوەستا بوون جەنابی سەرۆک و هەموو قیادەکانی معارضەی عێراقی لە مەسیف. یەک باناوەکان نەڵێم، یەک کەس گوتی ئێمە تاسی بەعەز دەکەین و نازانم چێ ئەکەین. جەنابی سەرۆک لەسەر خواردن گوتی لەو تەسمعون منی اشتثاء ما اشتثاء هاي خلوا التسامح وأخذوا تجربة كردستان تصير لكم تجربة وأخذوا الزين منها والمو زين خلوه إلنا. أولا براستية كر بوق سيان كردبايا بروات هبي عراق أو هالندديد. شو أقليتي كهية بوشي برامبر بكرتر دبارة دبيتوا لهم رويك وابينين كاستاش ما ملايان لقال هرمي كردستان شونا. آية أقليتك إنه جورا ويا هر سياستك ويا بوشي وازم ما ملا لقال كردستان. نلين عقليتك زي إما وكملت ش عرب ش كرد كيف ما بيكتر دي. نائبي بلين إيمان وكملت سياسية كان مصالحي سياسي دائما دوري خوي هيا. مصالحي سياسي وأجنداي دولي دوري خوي دكاتن لمعاملة لقل أو مثلا. بلام دائما كرد لهمو بارك دائما دستي آشتي دايتوا برانبري خوي. وإن شاء الله دائما إما سركوتنا لبر أو تشتين. إما بو لو قناغي جزء سخت دروين. دويني مقالك منوسية
تصوير عراق بياوكم كردية لحقل ألغام درواتن آية دقاتن بسلامتي يان دروخي يان لجستي تشك دبري باشا دميني لسر إيما وك عراقية كان قصدم قيادية كان عراقي قيادة كان عراقيش لبازده كمتر لبازده زيادتر نياس لو أنا هجدنا بيستن قيادة مو عراق دبي دانشن واحتكام بدستور بكنو ببرايتي بكنو باشتي بكنو بشراكت بكن زور باشا باسی بابەتێکی دیکە هەیە کە گرنگە لە نێوان هەولێر و بەغدا کە مادامێن باست کردەوە با لە بەڕێزت بپرسم باسی هەناردەکردنەوەی نۆتی هەرێمی کوردستانە وتوێژ هەیە و دانوستان هەیە لەگەڵ کۆمپانیاکانی نەوت و حکوومەتی عێراق و وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم بەکوێ گەیشتووە ئایا هەناردەی نۆتی هەرێمی کوردستان دەست پێ دەکاتەوە؟ طبعا ئەوە چجارە ئەو پرسیارە وەڵام نادەم چکو داهێنم بۆ ئەوەکەم بەڵام بۆ تو باز دەکەم مهمترین نقطە لەو مەوزوعەیە كاك مسرور وك سروك وزيران زور لبشتك او تشتبكري يعني بروات هبي دائما لسر خطه لسر ايما تخوا بابي بهر حالك بابي تشكو دزانيتن اكربو بلكي نوعا ما وضعي رواتب ووضعي ملتي كرد باش بي هلوا بات بليم سودانيش بلي سوداني نفسي دلي هي لناو أما موضوعك هي بدلين تكنيكي وفني أو موضوع توزك مايا إن شاء الله برو حلبونا بس تشكي زور بسيط مايا إن شاء الله لو قنا غيبيتا دراسة دكريتن وحل دكريت كاتن يتفاكش للان حكومتي بغداد وهي كدس به ناردين وتيرمي كردستان بكريتوا وك برايم مينستر وك سروك وزيران زور حزيلية بروا او دەتوانم بڵێ زۆر باشە ئەگەر ئەم بابەتە جێبەجێ بکرێتەوە نەوت هێرمی کوردستان هەناردە بکرێتەوە چی دەگۆڕێت لە بارودۆخەکە بە تایبەتی زیانێکی زۆری ئابووری بەرهەرێمی کوردستان و عێراق کەوتووە کۆمپانیا و بەرهێنەرەکانی نەوت کە دێنەوە بۆ هەرێمی کوردستان و ئاڵوگۆڕە ئابووری لە بواری و بەرهێنان و سیاسی کە ڕوودەدا چۆنی دەبینی؟ طبعا ئەکە بڕوە حتا ئێستا نێزیکەی 26 ملیار دۆلار خسارەت بووینە عێراق بەڵێ بۆ بروات هبي نالم تنها أونديا سوء تفاهم سوء فهمك هيا لموضوع عندك شان لدليان ناي عندك يان حزنا كان بداية بلام إستا إما جاشنا قناعة دبي بروا چونكو مفاي زورة بو هردولا بو إما طبعا بو إما تشكي زور جوله ثقة دقريته ولا سر موضوع كي شركة كان دين إيش كان ليرة وضع اقتصادي خلق فرق دكا أو موضوع رواتب أو أنا حيف ربطي يعني بموضوع كي تشكو موضوع كي بحث منقطع لسر موضوعية قوتي شعب تشتكي جوازة حقي خوينا وكي حقي هر اندامك لعراق بصرة عمارة موصل دوك زاكو حقي خوي هي راتبي خوي هذه ما قانا وبيبا بلام حيف ربطي بمواضيعنا كذا وان شاء الله اوش حدك باش الان كومبانيا كانوا هيج بابا تكنيا كجيجي مشتومر بيت بوي كجاري كدي كنو تناردب كنوا لبروي حكومه العراق شايسته اوانو كو خويدا بيناكات هشتا مشتومر هي لنيمان اون دخيل صدصت ثقه دروز دبيتن دقريته وكي بيشان وباشتريش زور سپاس دكم امن ممنون دكتور حمدي شنقالي زور سپاس كلا متوجه هيبته لقل كردستان زور سپاس جنابتان لكم كنالي ايوه لكم هسه كتب زور بخير هاتي زور سپاس دكم بو يكم جاري جلا ميديا كردي لكردستان 24 وقسي كرد سپاس بيوش كتا استا بين المام